بەڵێستان دەچینە لای تەوەری سێمان کە تەوەرێکی گرنگی تەندروستی تایبەت بە منداڵە. هەمیشە دکتۆرە بەڕێزەکان پێمان دەڵێن کە لە تەمەنێکی کەمەوە خەمی منداڵەکان بخۆین لەبەر ئەوەی کە ئەگەر گرفتە تەندروستیەکان زووتر چارەسەر بکرێن ئەوە کاریگەری نامێنێت و ڕەنگە ئیتر ئەو نەخۆشیە دووبارە نەبێتەوە و بە تایبەتیش ئەمڕۆ باس لەو گرفتانە دەکەین کە تووشی منداڵ دەبێت لە بینینە خۆ لە چاوەکانیدا بە میوانداری دکتۆرە شیلان ساڵح پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو. دکتۆرە بەخێر سپاس بە ئامادەبوون لە با بزانین سەرەتا بینینی مناڵ چۆن دەست پێ دەکات دواتر بێ لەسەر گرفتەکانی چاو. مناڵ کە لە دایکە بێت یەکەم جار سنتەری بینین ئەوەی کە یەکێکە لەو بشانەی کە بینینی پێبینین ڕاستەوخۆ لە یەکەم مانگی تەمەنیا دروست نابێت بە تەواوەتی هەتا سێ مانگی ئەوەڵ ئەگەر حساب بکەین بە تەواوەتی هەموو بەشەکانی دروست ببێ نزیکەی ساڵێک و سێ مانگی پێویستە اینجا بە تەواوەتی بینینی ئەگاتە ئەو ئاستەی کە ئێمە وەکو گەورە هەمانە لەبەرەوە لە ئەوڵا تەنها بینینێکی کەمیان هەیە وردە وردە سنتەری بینین دەست ئەکا بە بینین و دوای سێ مانگ ئیتر مناڵەکە هەنێشت ئەناسێتەوانێ ڕووناکی ئەناسێتەوانێ وردە وردە کەسەکان ئەناسێتەوە و شتی دوورتر ئەبینێت و هەتاوەکو تەمەنی ساڵ و سێ مانگ ئیتر لەو کاتا بینینەکەی کاتە باشترین ئاستی. دکتۆرە مناڵێک کرێت توش چ نەخۆشیێکی چاو بە یاخود باوترین نەخۆشی چاوی مناڵان کامانن لە مناڵانە بەپێی تەمەنەکان جیاوازە لە مناڵی تازە لە دایک بووە کە بێ ئەوەی کە هەمانە ئیلتیهاباتی چاوە یان کە یەکەم جار دەست پێەکە و بەڵام وەکو نەخۆشی تیلیمان هەیە کە بەوەی کەمی بینینەوە دروست دەبێ یان هەنێک کات تیلی ینی خێلی بە بۆنی کەمی بینینەوە ماسوولکێک لە ماسوولکەکانی چاوی باشیش ناکات هەر ینی لە دروستبوونیەوە چاوەکە باش دروست نەبووە ئاوی سپی لە مناڵە جاری وا هەیە دروست دەبێت جاری وایە هەر لە یەکەم مانگی سەرەتایی ینی ژیانەوە دروست دەبێت ئاوەسپێکی شێبێ بۆ لا ببرێ زۆر ینی هەموو بینینەکەی گرتووە جاری واشە هەیە کەمە بە پێی تەمەن دوای پێ ئەزانرێت بڵێنەوە یەکانی جیاوازە هەنێ نەخۆشی شەبەکێمان هەیە وەکو سەرەتانی شەبەکێ و ئەوانە دروست دەبێ ئەو هەنێک کاتیش ئەو مناڵانەی کە هەر خۆیان بەنە بەکامی لە دایک بوون و کێشیان کەمە ئەوانیش بۆ خۆیان چەند کێشەیەکیان بۆ دروست ئەبێت و وەکو گزی چاو و زیاتر کە لە مناڵا باو بێت گزی چاو لە هەمویان زیاتر ئەوەی کە کەم ئەبینین بەڵام هەموو ئەو نەخۆشانەکانی تریش هەمووی کە لە گەورە هەیە زۆربەی لە مناڵیشا دروست دەبێت. باشە بە تەمەەن تا چنێک کاریگەری هەیە سەر نەخۆشیەکانی منداڵێسە ئەو جۆرانی کە باسە کرد زیاتر لە چی تەمەنێکە تووشی ئەو منداڵ دەبن بۆ نمونە ئێستا ئەگەر مناڵێک ئاوی سپی هەبێت ئەگەر ئاوەسپێکی زۆر بێت ئەو کاتە ئەبێتەوە بە زووترین کاتەم ئاوەسپێ لا بێت بۆ ئەوەی ئەو ڕووناکیە بچێتە ژوورە بۆی ئاستی بینینی ئەو مناڵیان بینین لە مناڵەکە دروست ببێت. هەتاوەکو مناڵەکە گەورەتر بێت و دایک و باوکەکە پێیان نەزانی بێت ئەو کاتە ئەو چاوە تەمەڵ ئەبێت ناگەڕێتەوە سەر ئەوەی کاتە نەشتەرگەری بۆ بکرێت عادەسەی بۆ دابنرێت نابێتەوە بۆ چاوێک کە بتوانێت لە ئەوڵەوە لە چەند مانگی ئەوڵاکە ئیشت بۆ کردبێت بۆ مەبەست لە مەسلەی بۆ نمونە کزی مناڵ چاوی مناڵ لە بەروی سنتەری بینینی مناڵ هەتاوەکو تەمەنی 6 ساڵ بۆ 8 ساڵی تر بە تەواوەتی گەشەکە چاوی ئێمە وەکو کامێرا وایە ڕسمەکان ئەگرێ ئەیباتەوە بۆ مێشک لە مێشکە بینینەکە دروست دەبێت لەبەر ئەوە ئەگەر هاتوو مناڵێک کێشی گزی بینینی هەبوو دەرەجەکانی چاوی باش نەبوون ئەگەر بێت و لە تەمەنێکی کەما پێی بزانیت و بە چاویلکە و بەداخست تەمرینات و ئەوانە پێی بزانیت و چارەسەری بکەیت ئەو کاتە باشتر وەک تۆ لەوەی لە تەمەنی 8 ساڵا پێی بزانیت چارەسەرەکەت ئاسانترە ئیشەکەت ئاسانترە بینینی مناڵەکە باشترە و بەڵام کە گەیشتە تەمەنێکی تر ناتوانانی هیچ شتێکی لەگەڵا بکەیت ئەو کاتەش چاویان تەمەڵ ئەبێت و نە بە نەشتەرگەری نە بە هیچ شتێک چاک نابێتەوە تا ئەم دەقی ئێستاش هیچ عیلاجێکی نییە. زۆر باشە دکتۆر بۆ پێی کە مناڵە زۆر کەم ئەتوانێت تابیر لە نەخۆشیەکانی خۆی ئازار و ئەو شتانی خۆی بکە هیچ نیشانەیەک هەیە کە دایک و باوکەکە بزانن کە کێشەیەکی تەندروستی لە چاوی مناڵەکەیانە. من هەموو جارێم قساکەم بە دایک و باوکەڵێم ئەڵێم چاوەڕێەوە مەکەن کە مناڵەکانتان پێتان بڵێ من چاوم کزە چاوم نابینێ لەبەرەوەی مەودای مناڵ بۆ نمونە لە 2-3 مەتر ئیش ئەکات هەر ئەو شتەکانی چواردەورێتی هەموو شتی گەورن ئەیان بینێت مناڵ ناتوانێت چاوێکی بگرێ بزانێت چاوەکەی تری باش نابینێ هەتا کە ئەچنە مەکتەبیش لەوانەیە هیچ هەستی پێ نەکەن بە تایبەتی ئەوانەی کە لە ڕەحلەی نزیکە دائەنرێن ئیلا مەگەر مامۆستا بیان خاتە دواوە اینجا هەست بکا کە بینینیان باش نییە هەموو جارێ مەڵم چاوەڕێی حکومەت مەکەن لە ڕەوزەیان لە مەکتەبە فەحسی مناڵەکانتان بکە خۆتان هەموو مناڵێک هەتا ئەگەر دایک و باوکەکەش هیچ کزیەکی نەبێ هیچ کێشەیەکی نەبێت لە تەمەنی 4 ساڵیە بیبەنە لای دکتۆری چاو با فەحسی بۆ بکرێت بۆی بزانرێت دەرەجەی چاوەکانی چۆنە لەو کاتە هەم خۆی توانێت قسە بکات
هەم ئەشتوانین دەرەجەی چاوەکەی بزانین و بزانین بینینەکەی چۆنە. بەڵام هەنێک کات هەر لە مناڵی و دایک و باوکەکە ئەتوانن هەست بکەن بینینی مناڵەکەیان باش نییە. ئەگەر هاتوو تیلی هەبوو لە چاوی مناڵەکەیانە، ینی خێل بوو ناڕێک بوو بۆ ناوە بڕواتیان بۆ دەرەوە، و دایک و باوکە بێ زۆر تەرکیزیان باش بێ هەچ شتێکیان بینی لەو کاتا بینێرن. و لەگەڵیا ئەگەر هاتوو لە ئایلەکە خۆیان تەمەڵی چاویان هەبێت، ینی ئەو بێ زووتر بێت، ینی نابێ بکەیتە 4 ساڵ، یان مناڵی تری هەیە چاوی زۆر کزە هەر لە مناڵی زۆر پێیزانراوە، یان دایک و باوکەکە خۆیان عینێکیان لە چاوایە و احتیمالە چونکە جاری وایە بۆ ماوە بێت، ئەو کاتە هەتا ئەتوانرێت لە تەمەنی 2 ساڵیە لە تەمەنی 1 ساڵیشە تەنانەت بزانی چاوی مناڵەکە چۆنە، بڵین بە فەحسی تایبەتمان هەیە، بزانین پێویستەکە ئایا چاویلکی بۆ دابرین یان تەنها متابعی بکەین. ینی هەتا لە تەمەنێکی بچووکیشە دایک و باوکە توانێت مناڵ بێنێت بۆ لای دکتۆری چاو، بەڵام نابێت چاوەڕێی مناڵ بکەن بڵێ من چاوم کزە، ینی نابێت چاوەڕێی ئەوە بکەن زۆربەی کات کە دایک و باوکێت دەڵێ مناڵەکەم تا ئێسانەی و تۆ چاوم کزە، ئەو ناتوانێت تعبیر لەوە بکات، یان بڵێ من یان چاوێکی ناگرێت هەتا بزانێت چاوەکەی تری چەند ئەبینێ، لەبەرەوە بێ دایک و باوک خۆیان ئەو هۆشیاریان هەبێت و ئاگایان لەو نقطەیە بێت. باشە باست لە گرنگی پشکنین کرد بۆ چاوی منداڵ کە پێویستە دایک و باوک خۆی خەم لە منداڵەکە بخۆ و پشکینەکانی بۆ بکات یا خود بیهێنێ بۆ لای دکتۆر. بەڵام شێوازەکان یان خود جۆرەکانی پشکنین کامانن کە بۆ چاوی منداڵ دەکرێت گەر باسێک لەوە بکەیت. بەپێی تەمەنی مناڵەکان جیاوازە، بۆ نمونە ئەگەر مناڵێک لە تەمەنی هەتا 1 مانگیا بێت یان هەچ خەلەلێک لە چاوەکە بێت، بۆ نمونە تانەیەک لەسەر چاوەکەیەتی یان لە دوو پەڵەی سپی لەسەر چاوەکەیەتی دایکەکە هەستی پێەکە، یان هەتا لە دوای 4 مانگەوانە هەستەکەن چاو ناگێڕە بۆ هیچ شتێک، ئەوە لەژێر بڵێن بەنجی ئامە بە جیازێکمان هەیە پێڵەن ڕتینۆسکۆپ، بەوە ئەزانین دەرەجەی چاوەکەی چەنە، ئێمە ئەتوانین خۆمان تەقدیری بکەین، ڕاستە نازانین بینینی ئەو مناڵە چەنە، لەبەرەوەی بینین ئیلا ئەبێ ئەو کەسە خۆی جواب باتەوە، ینی ئێمە ناتوانین تەقدیری بکەین، بەس بەپێی دەرەجەکەی بەپێی تەمەنەکە، بۆ نمونە ئێمە هەمومان لە دایکە بین دەرەجەی زائیدمان هەیە، ئەگەر مناڵەکە زانیمان دەرەجەی ناقسی هەیە ئەو ئەکید چاوی کزە، یان بۆ نمونە دەرەجەیەکی زۆری هەیە جاری وایە زائید 11 هەیە، لەو کاتە ئەزانین کە ئەم مناڵە بینین ئاستی بینینی باش نییە، هەر لەو کاتەوە دەست ئەکەین بە ئەوەی کە چاویلکی بۆ دابنین. ئەمە تا تەمەنی 1 ساڵ 2 ساڵیش ئەتوانین بەم جیهازە بزانین. دانەیەکی ترمان هەیە پێڵەن کاتفۆرد، بۆ مناڵی بچووکە چاوێکی داخێن بە لەزگە، جیهازێکە ئەسوڕێتەوانێ پێمانەڵێ بە تەقریبی پێمانەڵێ کە چەندێکە بینێ. نەوەیەکی ترمان هەیە پێڵەن کەی پیکچەر، هەر ڕەسمە، مناڵەکە چونکە زووتر ڕسمی سێ و خان و ئەو شتانە ئەناسێتەوە ئەتوانێت بیزانێ، یان هەنێک کاتە ڕسمەکەی پیشانەین و ڕسمەکەی ئەخێنەوە بەردەست بەس دەستی ئەخاتە سەر، ینی پێویستی بە قسەکردنێکی زۆریش نییە، ئەو کاتەش هەم ئاستی بینین ئەزانین. و جیهازێکمان هەیە پێڵێن ئۆتۆڕفراکشن، ئەوەی جیهازی کۆمپیوتەری کە لەناو خەڵکا بەناوبانگە، هەتا بە کامێراش هەیە ئێستا بۆ مناڵ لە دوورەوە بەس وەکو ڕسمێک ئەیگریت، ئەوە تەنها شتێکمان ئەیات، ینی ئێمە ئەتیمادی کولی ناکەینە سەر ئەو فەحسی کۆمپیوتەریە، چونکە هەتا تەمەنی 12 ساڵی ماسوولکەی چاوی مناڵ و ئەدەسی چاوی مناڵ قوتێکی جیاوازیان هەیە، هەتا ئەو تەمەنەش بۆ نمونە من مناڵێکی 4 ساڵیش 5 ساڵیش بێ بۆلام کە فەحسی بۆ ئەەکەم بینینێک جواب ئااتەوە سیرەکەم فەحسی کۆمپیوتەرێکی شتێکی ترە، وەکو گەورە ناچم یەکسەر عینێکی بۆ دابنێ، قەترەیەکەیە ئەیگەینە چاوی، ئەو قەتر بۆ ماوەی 24 ساعت چاوی لێڵ ئەکات، دوای 3 ڕۆژ دوای ئەوە بڵین ئەو لەو ڕۆژە دیسانەوە فەحسێکی کۆمپیوتەری بۆ ئەەکەینەوە، دەرەجە ڕاستەکەی چاومان پێ ئەڵێ، دوای 3 ڕۆژ لەوە ئینجا دیسانەوە فەحسی بینینی بۆ ئەەکەینەوە، ئینجا قەرار ئەین بزانین چاویلکەی پێویستەیانە، ینی لێ بە یەک خطوە لە تەنانەت لە مناڵی گەورەشا قەرار نادرێت. زۆر باشە دکتۆرە، حاڵێکتر هەیە هەندێک منداڵ لەرزی لە چاوەکانیان هەیە، ئەمە بۆ چێگەڕێتەوە لە ڕووی تەندروستی هۆکارەکەیشی؟ ئەو لەرزینەی چاو 2 سەبەب هەیە، جاری وایە سەبەبەکە کەمی بینینە لە چاوی مناڵەکان، کەمە بەتایبەتی لەو نەخۆشانەی کە پێستیان هەمووی سپیە، ئەوانە زۆرە کە سنتەری بینینیان تیا دروست نەبووە، و هەنێک کاتیش بە بۆنەی دەمارەوەیە سەبەبی ئەوەیە، بەڵام کە ئەو بینینەت ئەو لەرە بینیرا لە چاوی هەچ مناڵەکە ئەو دەلالت لەواکە کە بینینی ئەو مناڵە باش نییە، چونکە ئەو لەرزینە بە دوای چۆنەڵی ڕووناکیە کاگەڕێ باشترین بینینی هەبێت، حتا جاری وا هەیە ئەو کاتانی کە لەرزینیان هەیە مناڵەکان سەریان بە شکڵێکدا ئەنێن بۆ ئەوی باشترین بینینیان لە کەمترین لەرزینە هەبێت. ئەمە وەکو خۆی بڵێ عیلاجی هەیە بە عملیات ئەم لەرزینە چاکە بێ بەداخەوە چاک نابێ، بەس ئەبێ لەگەڵی هەوڵ بیت بۆ ئەوەی ئەوانیش پشکنینی تایبەتی چاویان جیاوازە وەک لە پشکنینی ئاسایی،
عینێکیان بۆ دانین و متابعەکەن بۆی هەچۆنێک ببینینەکان هەر ئەو لەو نەخۆشیەوە نزیینەکان دێک منداڵ هەیە بە ڕووناکی چاوی هەڵنایە ئەوەیان جیاوازە ئەوەیان چونکە ئەمەی کە مناڵ بە ڕووناکی چاوی هەڵنایە زۆربەی زۆری ئێستا بە تایبەتێکرد مناڵی باسی سەر و 3 ساڵ و 4 ساڵ بکەین لەبەرەوەی ئێستا ببوونی ئەم ئامێرە ئەلکترۆنیانەوە زۆربەی کات زۆربیان لەسەر ئایپادن یان مۆبایل زۆر بەکارهێنن و مناڵیش زۆربەی کات لە جەوی ژوورەوە ینی لەژێر ئەم گڵۆپانایە ئەم گڵۆپانەش بۆ خۆیان تەسیرەکەنە سەر هەم ئاستی بینینیان هەم گەشەی بینینیان هەم چاودابەزینیان لەبەرەوە زۆربیان لەبەرەوەی خەویان باش نییە خەویان ڕێگنی تووشی هەستیاری ئەبن ئەویان جیاوازترە. باش بابەسی خێلی چاو بکەین کە یەکێک لە گرفتانی کە لە چاوا هەیە ئەم خێلی چاوە چییە و چۆن دروست ئەبێ هۆکاری دزمونەکەی بۆ چێگەڕێتەوە؟ خێلی دوو نوعمان هەیە یەکێکیان بە بۆنی کزی چاوە دروست دەبێت کە چاوی مناڵەکە باش نابینێ هەنێک کاتیش بە بۆنی ئەوەی کە ماسوولکەکەی کێشەی هەیە یان لە دەمارێکەوە هیچ ئیشێک ناکات. دوونەوە خێلیشمان هەیە خێلیەکمان هەیە بەرەو ناوەوەیەت ئەمە کە زۆر باوە لە مناڵانە چاوەکە بەرەو ناوەیەت یان چاوێکە یان هەردوو چاوەکەیەتی دانێکی ترمان هەیە کە بەرەو دەرەوە ئەڕوات ئەویش جاری وا هەیە یەک چاوە یان هەردوو چاوەکەیەتی کاچ کاتێک تیلی هەست پێکرا ئەبێ دایک و باوکەکە سەردانی دکتۆری چاو بکەنەوە بە دڵنیاییەوە بۆی بزانرێ ئایا کێشە لە ماسوولکە هەیە یان کێشە لە ئاستی بینینی مناڵەکە هەیە. خێلێکە یان تیلی چاوەکە لەو کاتا زۆر مهم نییە مهمترین شتەوەی بینینی مناڵەکە ئایا بینینی ئەم مناڵە ئێمە بە چاویلکە بێ بە تەمرینات بێ بە داخستن بێ هەر چۆنێک بێ بیگەینینە ئاستێکی زۆر باش چونکە کە گەورە بێت ئەتوانین تیلێکە ئەمەلیاتێکی بۆ ئۆکەیت و باش ئەبێتەوە بەڵام بینین ناگەڕێتەوە لەبەر ئەوە هەموو ئەو دایک و باوکانی کە مناڵەکانیان چاوێن تیلە یەکەم جار باسیێواکەن دکتۆرەکەی چاوی ڕێکە بێتوانێت هەموو پیانەڵە مهمترین شت لای ئێمە جارە بینینەکەیەتی با ئێمە هەوڵ بین بینینەکی باش بکەینەوە بگەینە ڕادەیە کە بتوانین دڵمان پێی خۆش بێتەوە بە چاوێکی ئاسایی ئەو کاتە ئەتوانرێ تیلێکە چارەسەر بکرێت. چارەسەری هەیە ینی تیلی خۆی چارەسەری لە تەمەنی مناڵیەوە چارەسەریانە هەر لە مناڵیەوە بۆ نمونە تیلیمان هەیە ئەگەر پێش 6 مانگی ئەوەڵ دەست پێ بکاکە لە دایکە بێ ئەوە ئەبێتە تا تەمەنی 1 ساڵ بۆ 2 ساڵ هەر نەشتەرگەری بۆ بکرێت چونکە ئەویان حەقی نێوە سەرکزی چاوە ئەوانی تر زیاتر زۆربیان حەقی بە سەرکزی چاوێک کە دوای 6 مانگ دروست دەبێ زۆر هەیانە بەرەو باشبوون ئەڕواخۆی هەر بە عینەکە کە بۆی دانی چاوەکە ڕێکە بێتەوە ئەوانی کە چاویان بەرەو دەرەوە ئەڕوات تەمریناتمان هەیە چاوداخستنمان هەیە تەمریناتی ماسوولکەی چاومان هەیە زۆربیان کۆنتڕۆڵ ئەبن هەشیانە هەر کۆنتڕۆڵ نابێ پێش ئەوەی کە بچنە مەکتەب لەبەر ئاستی کێشەی کۆمەڵاتی بۆی گاڵتەیان پێنەکەن مناڵی تر لەو کاتە ئەتوانین ئەمەلیاتیان بۆ بکەین. باشە نەکرانەوەی بۆری فرمێسکەی چاو کە ئەمیش هەیە ئەم حاڵەتش ئەمەیان چۆن دروستە بێ نیشانەکانی چین؟ خۆی لە مناڵە لە هەموو مناڵێکە هەتا تەمەنی 6 ڕۆژ بۆری فرمێسک ناکرێتەوە لە کاتی لەدایک بوونیەوە بە کاتی لەدایک بوونی کە بەوەی کە نۆمانگەکەی تەواو کرد بێ مێک مناڵەکە زوو لەدایک بوو بێت لەبەر ئەوە مناڵ لەو کاتا مەڕەزە بۆ ئەوەی کە تووشی ئیلتیاباتی چاو بێت هەتا تەمەنی 2 مانگ پێویست ناکایانی هیچ مەساجێکی بۆ بکرێ هیچ شتێکی بۆ بکرانی هەموو ئیلتیاباتێکی چاو دەلالت لەوە ناکا کە ئەم مناڵە بۆری فرمێسکی گیراوە یان هەموو ئاوکردنێک بۆری فرمێسک نییە هەنێ ئاوکردنمان هەیە بۆ بۆنی کزی چاوە دروست دەبێت هەنێ ئاوکردنمان هەیە بە بۆنی ئاوی ڕەش لە مناڵانە دروست دەبێت یعنی یەکێکە لە سەبەبەکان کە ئاوی ڕەشی مناڵ کە دروست دەبێت چاویان ئاوەکە دائیمەن لەبەر ئەوە هەموو ئاوکردنێک بۆری فرمێسک نییە لە دوای تەمەنی 2 مانگیەوە دوای ئەوەی کە فەحسی بۆ ئەکرێت ئەگەر بۆری فرمێسک بێت ئەو کاتە مەساجێک فێری دایکانەکرێت باشترە لە لای دکتۆری چاوەکان مەساجەکە وەربگرن چونکە زۆربەی زۆری دایکەکان کەیان بە شکڵێک مەساجەکەکەن کە هیچ ئیسیفادەی نییە بۆ مناڵەکانیان هەیانە هێنێ بۆ ئێرە هەیە بۆ پێڵوی سەرەوە هەیە زۆر بەکەمی دەستا ئاگرێ هیچ هینێکی نابێت هەر بە مەساجەکە نزیکی لە ساانەوەیان باش ئەبن نەتا تەمەنیە سەرەگە شازێکی دروستی و مەساجەمان پێ بڵێ چکە بەڕاستی زۆر دایکەیە کە مناڵەکەی تازە لە دایک ئەو کێشەیەزانمی تر لەبەر ئەوەی بۆری فرمێسک لە ناولوتە ئەکرێتەوە ئەم دووکنی فرمێسکمانەیە ئەمە بڵێن فرمێسکەکان ئەگەێنەوە بە ناولوت پێویستە ئەو مەساجە لە مەنتیقا بکرێت ینی نە لەم پێڵوە نە لەم پێڵوا هیچ ئیسیفادەیەکی نییە ئەم دوو کونی چاوەکەیان داخەن لێرە کیسێکمان هەیە ئاویتیا کۆ بێتەوە هەر هەمومان هەمانە ئێمە
بۆچی ئەم مەساجە میکانیزمەکەی چییە لەبەرەوەی لە ئەخیرە لە بۆری فرمێسکەکە پەردەیەک دروستە بێ نایڵێ ئەو ئاو بچێتەوە ناولوتی بە چاوایەتە خوارەوە ئەمانەوێ ئەم زەختێک دروست بکەین بەم ئاوە بۆ داخستنە بۆ ئەوی ئەو پەردە بکەینەوە ئەمە ینی میکانیزمی مەساجەکەیە لەبەرەوە ئەبێت جوان دەست بخەنە ئێرەیانە بەتونی و اینجا بەرەو خوارەوە بیبن بۆ ئەوەی ئەو زەختە دروست بکەن و باش بێتەوە پێی ڕۆژی تقریبن ئەبێت تۆزێک دەستدا بگرن نابێ هەر ئاوا بە حاڵ دەستێکی لێ بەنجاری وای هەیە لەبەر مناڵەکەیان ڕۆژی چەند جارە مەساجە دووبارە بکرێتەوە باش ئەگەر بەدە جار بیکات 3 جار ینی 30 جار بیکات زۆر ئیستیفادەی لێکات یان بە 15 جاریش هەر ئەتوانێت بیکات و بەرداوام بێ ئەگەر مناڵەکەی باش بوو تاوا پێویست پێی شتێکی تر ناکە بەڵام ئەگەر باش نەبوو باشترە زۆر تەخیری نەکەن لە دوای تەمەنی 1 ساڵەوە چونکە بە طریقەیەکی زۆر ئاسان بە کاتێکی کەم دکتۆر ئەتوانێت بۆری فرمێسکەکەی بۆ بکاتەوە بەڵام ئەگەر هاتوو هەتا تەمەنی مناڵەکە گەورەتر بێ ئەو ئیشەی گرانتر ئەبێ کاتی زیاتر ئەوێت هەم لەگەڵیشیا بەنجێکی زیاتری ئەوێت و ئیستیفادەکەیشی کەمترە زۆر باشە دکتۆرە ئێستا هەموو ماڵەکان ئەمێری تەکنەلۆژیانتیا ئەمێرێت ئەلکترۆنیانە بەدەستی گەورە و بچووکەوەیە بۆ ئێستا بەهۆی مەشغوڵی دایکەکان جاری وا هەیە بۆی کەم ناڵژێر بکرێت سەر ئەمریک ئەلکترۆنی تەلەڤیزۆن ئایپادە مۆبایلە بۆی بەکارهێن و ئێن دەستی مناڵەکە ئەمە چ کاریگەرێکی لەسەر ئاستی بینینی مناڵ دروست کرد بەپێی بەحسێک لە ماوەی پێشوە توێژینەوەی کرابوو لە کاتی کۆرۆنا کە زۆربەی مناڵ ئایپاد و مۆبایلی پێەیە بەپێی توێژینەوەکان تەنانەت مناڵی 12 بۆ 16 ساڵیش نەک بچووکتر ئەگەر حسابی ئەو تەمەنە بکەیت ئەگەر هاتوو ماوەی 20 دقە لەسەر مۆبایلەکان بمێنەوە لە ڕۆژەکە 4 ساعت یعنی تەنها 20 دقە بەکاریشی بێنێت نزیکەی لە ساڵ 20 بۆ 25 تووشی کزی چاو کامش زۆر لەبەر ئەوە زۆر ئەگەر هاتوو مناڵ فێری ئایپاد و مۆبایل نەکرێ هەر لە مناڵێ ئەو شتێکی زۆر زۆر باش ئەگەر هاتوو تازە فێر بوونیان بە شتێک نیو سەعات و لا ببرێت ینی هەر ئەوە لە ڕۆژەکە بۆ نمونە ماگزیمەم هەر نیو سەعات بەکاری بێنن ڕووناکی مۆبایل و ئایپاد کەس نەکرێت ئەم حاڵەتە زۆر زۆرە ئەهێنە ئاخر کزیەکەی لەبەرەوەی کە تۆ کزی ئەەکەیت زیاتر ماسوولکەی چاو بەکارهێنی زیاتر تەرکیز ئەکا ئەو مناڵە بۆ ئەوی شتەکان ببینێ بەعکسەوە زەرەر لە چای مناڵەکە زیاتر زۆر دەوروبەریش تاریکە و بەست تۆ مۆبایلەکە لەبەردەم تا ئەوەیان هەتا لە گەورەشە جاری وا هەیە زەختی چاو بەرز ئەکاتەوە لەبەر ئەوە پێویستە ینی کە بەکاری ئەهێنن ڕووناکیەک لە ناو تاریکێکی زۆر زۆر هینانە بێت بۆ گەورە و بچووکیش ئەو مهمترین شت ئەوەیە ئەگەر ڕۆژ مناڵەکانیان لە ڕۆژە ماڵەکانیان ڕووناکی هەتاوی تێکەوێت ئەم گڵۆپانە بەکار نهێنن چونکە هەتا توێژینەوەی تر کراوە هەموو مناڵێک پێویستە 2 ساعت لە جەوی دەرەوە بێت یعنی نابێ هەر لە ماڵەوە بێت ئەم جەوی دەرەوە هەم نایڵە چاویان زیاتر دابڵێ هەم گەشتی چاویان جیاوازە بەڵام بە بۆنەوەی ئێستا هەمویان لە ماڵەوە یان نەچنە مۆڵەکان شوێن یاریەکان هەمووی هەر گڵۆپە ئەوەش بخۆی زەرەرێکی زۆری هەیە لە مناڵە دکتۆرە کۆتا ڕێنمایی و هۆشیاری بۆ دایک و باوکان چیە سەبارەت بە تەندروستی چاوی منداڵەکانی هیوادارم هەر هەمویان تەرکیزیان زیاتر بێ بەتایبەتی دایکان هەر مناڵیان کە لە دایک بوو سەیری چاوەکانیان بکەن هەر شتێکی ناتەبیعیان بینی وەکو تانەیەکی سپیە وەکو ڕووناکیەکە زووتر بهێنن بۆ لای دکتۆر لەگەڵیشیا بۆ ئامێری ئەلکترۆنی هەتا ئەتوانن فێریان نەکەن و مهمترین شتیش هەموو جارەڵم گوناحە لەم سەردەما کە ئەو هەموو دکتۆری چاوە هەیە کە ئەو هەموو شتە هەیە مناڵەکانیان چاویان تەمبڵ بێیان چاویان نەتوانین چارەسەری بکەین لەبەر ئەوە چاوەڕێ ئەوە مەکەن مناڵەکان تەمبڵێت نابینین یان چاومان لێ نییە یان جاروای دایک و باوکەڵێ پێڵم شتی دوور ئەبینێ مەسەلە لەوانێ شتی دوور ئەبینێ ئەو بە هەردوو چاو ئەکیت ئەبینێ یان ئەو شتە گەورە ئەبینێ بەڵام لاین علمەکەی ئایا بینینەکەی 6 لەسەر 6 یاننا ئاعتیماد نەکەنە سەر فەحسێکی کۆمپیوتاریان شتێک لەبەر ئەوە هەموو مناڵەکان گەیشتنە تەمەنی 4 ساڵ یان پێشتر لەوەش بهێنە لای پزیشکی تایبەتی چاو با پشکنینی بۆ بکرێت و بۆ ئەوی دڵنیا بنەوە لە چاوی مناڵەکانیان کە هیچ گرفتێکی نییە بەڵێزان خۆش بێن زۆر زۆر سپاس بۆ دکتۆرە شیلان ساڵح سپۆری نەشتەرگەری و نەخۆشەکانی چاو